بە مەبەستی دەربڕینی پشتیوانی و خۆشەویستی و نوێکردنەوەی ئەمەکداری بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت، ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی مەراسیمێکی ساز کرد کە تیایدا چەند بەرگە و چالاکیەک ئەنجام دران. وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەڵسان بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ دوو بانخوازی شارەکەمان بۆ پەیمان و بەڵێنامە دووبارەکردنەوە دووپاتکردنەوە لەسەر پابەندبوونمان بە ڕێسکە و ڕێباز و سنەتی پێغەمبەری ئیسلام عەلەیهی السەڵات وەسەلام. ئەگەر دیفاع لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام عایدی مسلمانان نەبێ، بەرگریکردن عایدی مسلمانان نەبێ، بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وعد و بەڵێن و پەیمانی لە پێغەمبەران وەرگرتووە سەرجەم پێغەمبەرانیش دیفاعی لێ بکەن. إلا رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەر لای ئێمە خەتی سوورە، هیچ کەسێک بۆی نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی السەڵات وەسەلام. مەقامی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام هەم لە دنیا هەم لە ئاخیرەتە بە گەورەی بوو، بە گەورەیش ماوەتەوە. هەر کەسێک بە دوایدا ڕۆیشتی بی بەخوا زۆر بەرز بوویتەوە، هەر کەسێک دژایەتی کردبی لە ڕێیلادابی زۆر سەفیه و نزم و زەلیل و ڕەزیل بووە. لای خۆیانەوە هاوڵاتیان پابەندی خۆیان بە ڕێبازی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دووپات دەکەنەوە و ڕاشی دەگەیەنن هیچ کەس و وڵاتێک بۆی نییە سوکایەتی بە پیرۆزیەکانی ئیسلام بکات. هاوکات ناڕەزایی خۆشیان بەرامبەر سەرۆکایەتی پەرلەمان و ئەو هەشت پەرلەمانتارە دەردەبڕن کە پێچەوانەی بیر و باوەڕی گەلەکەیان هەڵوێستیان وەرگرت و پشتیوانیان بۆ ئەوانە دەربڕی کە سنووری ئاینەکەیان بەزاند. ئەوانە کە هاتوون لە وڵاتی خۆمان بە ناوی زۆرنەی خەڵکەوە برار ئەدەن پشتگیری کوفر ئەکەن، پێویستە ئەوانە لە بەردەم کۆمەڵی مسلمان کە ڕێژەیەکی زۆری کوردستان مسلمانە، سەدان و چوار مسلمانە، پێویستە داوا لێبوردن بکەن زارێکی تریش ئەو کرداوە قەزانان دووبارە نەکەنەوە. تەماشای تاریخ و مێژوش بکەین، بالفعل ئەوانی کە دژایەتی پێغەمبەریان کرد عەلەیهی السەڵات وەسەلام هەر ئەوان دوا بڕاو بوون، هەر ئەوان لە ناو چوون و ناویان ناشرین بوو، ناوی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەرز بوو، بەڵکو لەگەڵ ناوی خوای گەورە لە بانگەکان هەزارە و ملیۆنەها چەند جار و دووبارە کرێتەوە. کە ئەگەرچی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوکایەتی پێ ئەکرێت و پێغەمبەر صلی الله علیه وسلم کاری کاتێری لەسەر دروست دەکرێت، ئێمە لێرەدا بڕیار دەدەین و بەڵێن دەدەین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە هەتا خوێن لە جەستەمان ماوە، هەتا هەناسە ئەدەین، هەتا ژیانمان ماوە، هەنگاو هەنگاو پێنگاو پێنگاو بەرەو ڕووی تۆ دەین و پابەندی خۆمان دووپات دەکەین و لەسەر ڕێبازەکەی و هەروە ئیدانی هەموو ئەو سوکایەتی و بێڕەزیانە دەکەین کە بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام دەکرێت. ئەو فیستیڤاڵ و مەراسیمە جەماوەریانەی لە چەندین ناوچەی هەرێمی کوردستان بۆ نوێکردنەوەی ئەمەکداری بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و پێشەوای مرۆڤایەتی بەڕێوەبران ئەو ڕاستیان دووپات کردەوە. کۆمەڵی کوردەواری هەردەم لەگەڵ ئاین و بیر و باوەڕی خۆیدا ڕازگۆ بووە و هەر هەوڵێکیش بۆ دابڕینی کورد لە ئیسلام بێ ئەنجام دەبێت و شکست دێنێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.